الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إمان داراني عزيز وخوشويست، سرتاب دس صلوات لديداري بيغمريان صلى الله عليه وسلم دس في أكين هرك سمان كاتك الصلوات أدا بو اتشيج لصلوات كاني ورقري شاو كاني بنو قينيو ويناي بيغمريان صلى الله عليه وسلم بين تزيني خوي كأنما أنبران بري واستوى الصلاة والسلام بو أنيري أو كاتتشيجي لي ورقري علين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. برزان خوشويستانم زور كاد لخزمت مقوليك إمام علي أوستام زور سرنجي رأي كيشان كأيجا فرميت حبب إلي من دنياكم ثلاث سيشد للدنيا إيودا زور للا من خوشويست كرا وحزم ليتي بريتيا الصوم في الصيف وإكرام الضيف والضرب بالسيف. أويك لكاتي هاوينا كاتي زور جرما بالرجوبم ورزل ميوان بقرم ولكاتي جهادو تيكوشانيشا زور أزانش مشيركم بوشين ممرداتي خوم دربخم بيرم لكلمية كم أكرد وكا الصوم في الصيف عربستاني سعودي بردرشكاني دوري مكة أهاتنا زينم كشون إنسان لمشينا قرمو سختا حسكاك للروجي كي هاويني زور سختا بالرجوبي أوي بلا وزور شيرين بيو تشيج لو ورقري أم وستيبقم لحقيقتي أماك أمبيا وقورانا شون هوليان داوك لما لم كاتنا راحتيا محاولة كان بالرجوب تينا أجيشتم لفرمايشتكي أصحاب رضا رحمة إخوان لبك أفرمون يكيق لغزوة كان زور قرمبو زور كمان يكيوكو تشادر يشتك من داو بسر ما ناتشوك خريبو ميشمان أكولا زور ناراحت بوين وزوريش توني بوين وزوريش برسي بوين كسمان جرأتي أوين أكر بالرجوبة بيغمبري خواه صلى الله عليه وسلم لقال عبد الله كر الرواحة أمدو أنا هدق لنا وأم خلقها بالرجوب. سبحان الله سيري أكر أصحاب تحريان كدو قراون كام روج زور سخته كام روج زور ناراحته كام روج زور دريجة كاتكي ألم كاتا لنا وأم قرمايا بالرجوب تشيجيشيان لبرجو ورقرتوا هسيان كردوا قربك لخواه ودزگيريان أبي بو بري خوشويستيه وأمان جيبا جي كردوا بويا حزم أكرت أم وتارا بيكا وهمومان بخوما باسي أو بكين كتشون تشيج للرجو وربقرين إما أخوان نعمتي كي زور قوري بيداوين كالإستيا نزيكي 15 ساعات إما بالرجو أبين آيات شون وابكين كهزب مندوبون نكين أصلا تشيجي لي ورقرين بو بري حزا والرجو كان من جيبا جيبكين سرتا اسمه قصي
گەنجێکی فەڕەنسی بە ناوی تۆماس کاتێک کە ئەڵێ من یاری ڕێژیم ئەکرد هەوڵم ئەدا بووی لاشەم دابەزێنم زۆر قڵەو بووم ئەڵێ زۆر بە ناڕەحەتی ئەم کرد چونکە هەموو جارێک کە خۆم لە خواردن ئەگرتەوە زۆر ئازار بە جەستەم ئەگەیشت ڕۆحم هەستی بە ماندووبوون ئەکرد ئەڵێ وردە وردە ئیشەکەم گەیشتە لای کۆمەڵی موسڵمان کە سەیرم ئەکرد مانگێک بە تەواوی ئەوانە هیچ ناخۆن کێشە لەوە نییە کە ناخۆن هەر چۆنێ بێ خۆیان ئەگرن هەستم ئەکرد زۆر ئارامن هەست بە بێتاقەتی ناکەن دڵ و دەروینیان زۆر لەسەر خۆیە ئەڵێ بڕیارمدا لەگەڵ ئەمانە بە ڕۆژوو بم ئەڵێ ساڵی یەکەم 3 ڕۆژم لەگەڵا گرتن هەستم بە ئارامیەک ئەکرد لە ژیانە ئەو ئارامیم هەست پێ نەکردو مسلمانیش نەبووە ساڵی دووهەم ئەڵێ هەموو مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بووم لەگەڵیانە هەستم بە ئارامی و چێژێک کرد هەستم ئەکرد حەز ئەکەم برسیم بێ حەزەکەم لەگەڵ ئەمانە بە ڕۆژوو بم نەشم ئەزانی بۆچی دواتر کاتێک کە ئیمانە هێنێ ئەڵێ ئێستا ئەزانم کە مسلمانان لە چه فەڕەحێکی گەوران بەڵام دەرک بە خۆیان ناکەن هەست ناکەن کە دڵ و دەروونیان چەند ئارامە کاتێکەوە بە ڕۆژوو ئەبن جاری وهەیە ئەگەر کەسێک زۆر قەڵەو بێ کاتێکەوە خۆی لە خواردن ئەگرێتەوە و زەعیف ئەبێت کە خەڵک وەسف و سەنای ئەکەن زۆر خۆی بە پیاو ئەزانێ زۆر خۆی بە گەورە سیر ئەکا ئەڵێ من توانیومە پیاوەتی خۆم دەربخەم شخصەتی خۆم دەرخستووە توانیوە خۆم بگرمەوە لە شتێکەوە هەموو ئینسانەکان حەزی لێ ئەکەن من حەزێک لە حەزەکانم کوشتووە چێژێک لەمە وەرئەگرێ بڕواکەن چێژی برسێتی و نان خواردن چەندێکە چێژی نەخواردن و نزیکی لە خوا لەوە زۆر زۆر زیاتر چۆن ئێستا ئەگەر کەسێک زۆر زۆر برسی بێت خواردنێک لە بەردەمیادا بنێت چۆن چێژ بۆی ئەڕوا واللهی بە هەمان شێواز ئەو کەسانەی کە خۆیان خۆشەیە کاتێکەوە بە ڕۆژوو ئەبن و هیچ ناخۆن و برسیان ئەبێ ئەوەندە چێژ لەو برسێتەوە وەرەگرن چونکە هەستەکەن بەهۆی ئەو برسێتەوە لە خوای گەورە نزیک ئەبنەوە ئێمە زۆر ئیشمان لەسەر پێویستمان لەم ڕۆژە بەوەیە کە ئیشکەین لەسەر ئەوەی ئەو چێژانە بگێڕینەوە یعنی ئێمە نوێژ ئەەکەین چێژی لێوەرناگرین زەکات ئەدەین چێژی لێوەرناگرین سەدەقە و خێر و خێراتەکەی چێژی لێوەرناگرین ڕۆژوو ئەگرین هەست ناکەین تەنها ئەوەندەیە خۆمە لە شتەکان ئەگرینەوە چێژ وەرناگرین هەست ناکەین کە ئەمە چه عیبادەتێکی گەورەیە ئەو کەسەی کە بە ڕۆژووە ئەو پەڕی خۆشەویستی بۆ خوا دەرەبڕێ ئەبێ ئەم هەستە لە ناخمانە دروست بێ کە ئێمە زمانمان ئەگرینەوە بەم زمانگرتنەوەی خۆشەویستی بۆ ئەو دەرئەبڕین کاتێکەوە ئینسان خۆشەویستی دەربڕی وەکو شاعرێک ڕازاندوویەتەوە شاعرێکی عەرەب ئەڵێ ڕۆژوان بە زمانی ڕۆحی ئاوا ئەڵێت عەذابی فیکە عەذبون ناڕەحەتیەکان کێتە ڕێم لە ڕۆژوە چۆن ئینسان ئاوێکی سازگار ئەخواتەوە ئاوایە بەلای منەوە وبعدی فیکە قوربون دووری من لە تۆ ئەی ئیلاهی نزیکیە وأنت عندي كروحي تو خويا لا من وكو روح أو هاي بل أنت منها أحب بل كتو لناو أوا بو من خوشويستي دروس أبي لناو روح كما يان للروح مزور زياتر خوشويستي كأب أحبوش أخيرا ليتوا حسبي من الحب أني لما تحب أحب أو اندم بس من لخوشويستي بو تو خويا جان هرچي تو بيت خوش من بيم خوش بيت خوش أي خويا جان برسیم بێ و هەز بە هەژاران کەم واللهی پێم خۆشە منیش برسیم بێ تۆ پێت خۆشە خۆم بگرمەوە واللهی منیش پێم خۆشە کە خۆم بگرمەوە ئاسیرکن کە مناڵێک نەخۆشەکەوێ هەندێک جار نەخۆشەکەی ترسناکە ئەگوێزرێتەوە کەچی دایکی تون لە باوەشی ئەگرێ فەرامۆشی ناکە چونکە خۆشی ئەوێ باوکێک سوور ئەزانێ مناڵەکەی ئازار ئەچەژێ بەڵام کاتێک کە تەداوی ئەکا زۆر دەرونی ئارامە لەو کاتە خۆ ئەمە ڕۆحێتی تەداوی ئەکە بۆیە ئێمە ئیشمان بەوەیە کەوا چێژ وەرگرین هەوڵ بدەین چۆن ئەم باوکە چێژ وەرئەگرێ لە کاتی تەداوی مناڵەکەیە چۆن ئەم دایکە لە کاتی لە ئامێزگرتنی مناڵەکەیە چێژ وەرئەگرێ ئاوا ئەبێ هەستکەین بەوەی بەهۆی ڕۆژەوە نزیک ئەبینەوە لە خوا بەوەی چێژ وەرگرین والذین آمنوا أشد حبا لله چۆن خەڵک حەزی بە نان خواردنە ئیمانداران زۆر زیاتر لەوە حەزیان بە خۆشەویستی خوایە و حەزیان بە نزیکی خوایە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەو چێژەی کە ئینسان وەری ئەگرێت شعورێکە لە ناخیا دروست ئەبێ ئەم شعورە وەهای لێ ئەکا
هەمیشە لە محبوبەکەیەوە زۆر نزیک بێ، خۆشەویستەکەیەوە زۆر نزیک بێ. واللهی وای لێ چێژەکەی وهای لێ ئەوەندە گەورە ئەبێ لە ڕۆژوە کە قوربی خوا، نزیکی لە خوا، بینینی خوا، گەیشتن بەخوا زۆر زۆر گەورەتر لە خودی ڕۆژوەکەش. بۆیە ئەگەر ئینسانی ئیماندار دیقەتی ڕۆژوەکانی باو لە کاتی پەنهانەکانیان سیرکە، ئێستا ئێمە هەر هەمومان لە کاتی پەنهانمان هەیە کە مناڵ بووین هەندێک جار لەوە ئەچێ کەس پێی نەزانینایە شتێکمان بخواردایە. ئێستش ئەتوانی شتێ بخۆیت و کەس پێت نەزانێ، بەڵام کاتێک ئەو هەموو نەعمەتەی خوا لەسەر زەوی ئەبینی و خۆت ئەگریتەوە، تەنها یەک شتە کە تۆ ئەگرێتەوە خۆشەویستی خوایە. ئەبێ ئێمە لە کەلیمەی خۆشەویستیەکەەوە بڕوانین، اینجا چێژ لە ڕۆژەکانمان وەرەگرین. ئەو کاتەی کە زۆر زۆر برسیت ئەبێ، ئەو کاتە هەستەکەی زیاتر نزیکی لە خوا گیانەوە. دوانیوە ڕۆیان کە ئینسان زیاتر برسی ئەبێ بۆنی دەمی دێت، ئەلەم کاتە زۆر قوربی لە خواوە گەورەتر ئەبێ. فەرمایشتێک پێغەمبەرجان صلی الله عليه وسلم ڕحمان بە قوربانی بێ، ئەفەرمێ لە خەلوف فەمی الصائم ئەطیب عند الله من ريح المسك. تەشبیه نەبێ، تەشبیه ئەو کەسانەی کەوا نزیک ئەبنەوە لە یەکتر. دوو عاشق بێنە پێش چاوی خۆتان، زۆر کات سەرخەنە پەنایەک کاتێکە قسە ئەکەن، خۆ ئەگە دووریش بن گویان لە یەکتر ئەبێ، بەڵام زۆر نزیک ئەبنەوە لە یەکتر کاتێکە چرپە ئەکەن لەگەڵ یەکترە، زۆر کات بە دڵ وتەکانیان لەگەڵ یەکترە ئەگۆڕنەوە. ئەمە لە بینی مرۆڤەکانە واللهی تەشبیه نەبێ کە ئەنەما ئەو کەسێک کە بە ڕۆژەوانە لە دوای نێوەڕۆیان ئەوەنە لە خوا نزیکە بێتەوە کە ئەنەما بە چرپە دڵەکەی ڕۆحەکەی قسە لەگەڵ خوای گەورەیەکە. بۆی ئەفەرمێ لە خەلوف فەمی الصائم ئەطیب عند الله من ريح المسك، كأنما تۆ سرت نزیک کردەوە لە رب العالمین، بابۆنی دەمیشت بێ مادام سکت گەدەت برسیەتی ئەوەندە نزیک بوویتەوە لە رب العالمین کە ئەنەما بە چرپە قسە لەگەڵ خوا گیانە ئەکەی. ئینسان زۆر کاتی پێویستە کە حیا لە خوا بکە، شەرم لە رب العالمین کە. بەس وەرن سەیری ئەم لەختەی ڕۆژووکەن، ئێمە دەهێن جار لە ژیانە کاتێکە کەس ئاگای لێ نەبووە گوناهمان کردو، دەستمان گوناهی کردووە، چاوەکانمان گوناهی کردووە، دڵمان گوناهی پیا خەتەرە کردووە چووە کەس ئاگای لێ نەبووە. زۆر کات شەرممان کردووە لە خوا سەرمان نەوی کرد. لە ڕوایەتێکە هاتووە ئەفەرمێ ئادەم عەلەیه السەلام کاتێک کە لە خزمەتی رب العالمینە هەڵەی کرد و گوناهی کرد، ئەفەرمێ ڕای کرد ویستی ڕابکە. رب العالمین پێوت ئەی ئادەم ئەفرارا منی، ئەتەوێ ڕاکەی لە من. فەرمووی لا یا ربی بەل حەیاء منک، نەخێر خوایە گیان من ڕاناکەم لە تۆ، بەس شەرمەکەم لە تۆ، گوناهم کرد. ئێمە هەر هەمومان کاتی پەنهان هەبووە گوناهمان کردووە، کەس ئاگای لێنەوە، بەس خوا گیان ئاگای لێ بوو، ئێمە گوناهمان کردو. ئێستا ئەمانەوێ بە ڕۆژەکانمان بڵێن خوای گیان واللهی ئەگەر کەسیش ئاگای لێ نەبێ ئێمە گوناه ناکەن، ڕۆژەکانمان ناشکێنی. ئەم شێوازەی بیرکردنەوە بۆ ڕۆژوو زۆر گرنگ. ئەم شێوازەوە هامان لێ ئەکا کە ئێمە چێژێکی زۆر تایبەت لە ڕۆژەکانمان وەرگری. هەموو ئەوانەی بە ڕۆژوو ئەبن سێ بەش. سەوم العامە کەسێک هەیە تەنها خۆی لە خواردن و خواردنەوە ئەگرێتەوە، لە هیچ شتێکی تر خۆی ناگرێتەوە. فەلسەفەیەکی ڕۆژوو ئەوەیە کە ئینسانی موسڵمان خۆی لە حەڵاڵ ئەگرێتەوە، ئەبێ ئەولاتر وایە لە حرامەکان خۆی بگرێتەوە. نان خواردن حەڵاڵە، خواردنەوە حەڵاڵە، تۆ لە خواردنەوەکان خۆت ئەگریتەوە، لە شتە حەڵاڵەکانی خوا خۆت ئەگریتەوە. ئەی چۆن ئەی عەبد لە حرامەکانی خوا خۆت ناگریتەوە؟ ئەی لە جوێندان، ئەی لە بوهتانکردن، ئەی لە غەیبەتکردن، ئەی لە کات کوشتن، ئایا هەموو لەمانە نابێ خۆت بگریتەوە زیاتر کە حرامە؟ بۆیە سەومێکمان هەیە پێوتە سەوم العامە، ئینسان هەر ئەوەندەیە نان ناخوا و ناخواتە، بەس ئەمەندە، هیچی تر لە ژیانی خۆی ناگۆڕێ لە ڕۆژۆکەیە. ئەمە خۆی بۆ خۆی هەندێک لە ماسای ئاینی بە هەڵا تەفسیری ئەم فەرمایشتە ئەکەن کە ئەفەرمێ ڕب صائم حظه من صيامه الجوع والعطش. هەندێک لە ڕۆژەوانەکان پشکیان بەس بریتێ لە توونیەتی و برسێتی، وا پیشان ئەدەن کە ئەو کەسانە ئەجریان نەبێ، بەخوا ئەوانەش ئەجریان هەیە، واللهی ئەوانەش لای خوا گەورن، واللهی ئەو کەسەی بەسکی ئەگرێتەوە، بەس خواردن و خواردنەوە ناخوا ئەوە ڕتبەی هەیە. بۆیە مەیمونی کوڕی میهران قسەیەکی ئەفەرمێ ئەسهل الصيام ترك الطعام والشراب. نزمترین پلەی ڕۆژوو یعنی ئەویش پلەیە،
نەک ئەوەی هیچی بۆ نەمێنێتەوە تەنها برسێتی بۆ کە ئەنەما هیچی نەکردووە نەخێر والله فەرزی ڕۆژەکەی لەسەرلا چووە ڕوتبەی پێی بەرز بۆتەوە فەرمانی خوای جێبەجێ کردووە بەڵام نزمترین پلەی ڕۆژووی هەیە چووکە چێژی لە ڕۆژەکەی وەرنەگرتووە بەس ئەوەندەیە هیچی نەخواردەوە هەر ئەوەندە پشکەکەی ئەمەندێ ئەمە جۆری یەکەمە کە پێ وترێ سەوم العامە تەنها ئەم ئینسانە ئەوەندەی دەست ئەکەوێتەوە خۆی ئەتوانێت لە خواردن و خواردنەوە بگرێتەوە جۆری دووهەم ئەصحاب اليمینن ئەصحاب اليمین هەموو ئەو شتانەی کە نەهی لێکراوە گوناها سەغیرەکان گوناها کەبیرەکان لە هەمویان ئەگەڕێنە دواوە زمانیان چاویان دڵیان دەستیان هەمووی ئەپارێزن ئەمە جۆری دووهەمە ئەصحاب اليمینە کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێن من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ڕۆژووی ئەمانەیە لە هەموو گوناهی پێشیان ئەبورێ ئەفەرمێ ئیمانا واحتسابا هەموو چرکەیەک حسابەکە ناهێڵە چرکەی لە دەست دەرچێ نەک دەقە لەحظەیەک ناهێڵێ لە دەستی دەرچێ هەموو لەحظەیەک حسابەکە تۆزێکی تر نزیک بمەوە لەخوا تۆزێکی تر هەوڵ ئەدا بۆی نزیکتر بێ لە ڕەب العالەمین ئەم جۆرەکە عەبدایەتی ئەکەن ڕۆژوو ئەگرن زمانەکانیان غیبەتی نەکردووە چاوەکانیان نەظەری نەکردووە زمانەکانیان درۆبۆتای نەکرد دڵەکانیان ڕقی تێنەبووت ڕێک ئەمە گەورەترین کێشەمان ئەمڕۆ زمانمان غیبەتی زۆر ئەکات دڵمان ڕقی لە مسلمان ئەبێتەوە بە مەرجێ ئەبێ ئەم دڵە ڕقی لە یەک مسلمانی سەرزەوی نەبێتەوە ئەمڕۆ کافر کارێکی کردووە بەناوی ئەحزاب و بەناوی ئەنواع شکڵ ئێستا ئێمە لەم مزگەوتە خۆمان بۆ خۆمان ڕەنگڕەنگین وهایان لێ کردوین لە ماڵێکە ئەفرادی عائیلەیەک ڕەنگ بن نەتوان یەک بگرنەوە بۆیە زۆر گەورەیە ئێوە دووهەمین جۆر زۆر ئیش لەسەرکەین کە ئەویش ئەوەیە ئەعضا زاهیریەکانی ئێمە بە هیچ شێوازێک گوناهێکیان نەکردبێ ئەمە پێ ئەوترێکی ئەمە ئەصحاب اليمینە ئەمە سەومی ئەصحاب اليمینە سەومی خوسەش هەیە ئەوانەی کە زۆر تایبەتن ئەوانە دڵیان بە ڕۆژوو ئەبێ یەک چرکەی دڵیان نییە ئاگەی لە خوا نەبێ لە کاتی بە ڕۆژوو بوون یەک چرکە نییە ئەم دڵیان چێژ وەرنەگرێ لە ڕۆژوەکەیان لەزەت لە ڕۆژوەکەیان وەرنەگرێ یەک سانیان نییە بەهۆی ڕۆژوەکەەوە قوربیان نزیکتر نەبێتەوە لە خوای گەورە هەر یەکێک لە ئێمە ئێستا ئەگەر ڕێگایەکی دوور و درێژ لە بەردەمی بێ سەعاتی جارێ هەنگاوە بنێ یەک چرکە هەنگاوێک بنێ نزیک ئەبێتەوە ڕێگاکەی ئەبڕێ بەخوا ئێمەش ئاو هەیە ڕێگایەکی دوور هەیە لە نێوان ئێمە و ڕەب العالەمینە هەموو لەحظەیەک ئەتوانین لە خوای گەورە نزیک بینەوە بۆیە مەسئلەی ڕۆژوو لە قۆناغی سێهەمی ئینسانەکان کە بە ڕۆژوو ئەبن ئەوەیە کە دڵیان خاتراتیان فکریان خەیاڵیان لە لای خوا بێ خەیاڵیشیان بە خراپە نەڕوە اینجا بزانە ئێمە ئەو کاتە چۆن چێژ وەرئەگرین ئەگەر ئێمە هەستمان کرد لە ڕۆژوە لە خوا نزیکە بینەوە لە ڕۆژوە مەحەبەتی خوامان زیادەکە والله ئەو کاتە حەستەکەین هەوڵ ئەدەین زیاتر برسیمان بێ نەک هەوڵ بدەین ئێوارە زۆر بخۆن پارشێو زۆر بخۆن هەوڵ ئەدەین پارشێویش کەم بخۆین ئێوارەش کەم بخۆین بۆی تۆزێ زیاتر برسیمان بێ تۆزێ زیاتر لە خوا نزیک بینەوە چێژ وەرئەگرین لە برسێتی سەعادەتی ڕۆح ناخمان ئاسوودە ئەبێ کاتێک کە برسیمان ئەبێ زۆر کات ئینسان کە برسی ئەبێت محاولە ئەکا بە کۆمەڵەشت برسێتەکەی خۆی دەرەبڕێ جاری وایە لە ماڵ و مناڵ تووڕە ئەبێ جاری وایە لە ڕەفیقەکانی تووڕە ئەبێ جاری وایە کێشە و مەشاکل دروست ئەکا نا ئەو کەسێک کەوا بگاتە ئەم ئاستە هەز بە قوربی خوا بکا جەل جەلالوه والله هەموو لەحظەیەک هەموو چرکەیەکی ژیانی محاولە ئەکات لەم بە ڕۆژوو بوونە و لەم برسێتیە زیاتر ئەجر دەستگیر ئەکا ئەو یا و دەرگایان بۆ داخیان نەڵان بێبێن دەکی هەموو لەحظەیەک هەموو چرکەیەک کاتێک کە نزیک ئەبێتەوە لە ڕەب العالەمین بەهۆی ڕۆژوەکەیەوە بەخوا ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی دەستگیر ئەبێ وەرە ئەگەر بەناخی دڵت ئەمە جوان تێبگەیت بەخۆمەوە ئەڵێم بەجاخی دڵ ئەمە تێبگەین کە بەرەبەیانت کردەوە تۆ بە ڕۆژووبوونەوە ئیتر تۆ نزیک ئەبیتەوە لە خوا وردە بەرەو خوا ئەڕۆی بە لیقای خواشا دەبی تا ئەو لەحظە و چرکەی کە ئێواران کاتێکەوە دوعا ئەکەیت و مناجات ئەکەی ڕەب العالەمین گوێی لێتەوە تۆ قسەی لەگەڵا ئەکەی بۆیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئێواران ڕۆژەوان دوعاکاری گیرا ئەبێ دوعایەکی هەیە کە بۆی گیرا ئەبێ ئەمە بۆچی وتوێتی دوعایەک بۆ نێوت هەموو دوعاکان
بۆ ئەوەی ئەم کەسە بزانێت کە جهدی زیاتر کە دوعای زیاتر کە ئەنواع و ئەشکال دوعا بەرزکاتەوە لەعەل یەکێک لە دوعاکانی گیرات بۆی نەشاڵێکی زیاتر بدە چونکە ئەم کاتە نزیکترین کاتەکانی ئینسانی ڕۆژوانە ڕەب العالەمینەوە. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە ئاوا بگەڕێنەوە سەر وردە وردەی چێژەکان چۆن لە ڕۆژوویەکە چێژ وەرەگرین، چۆن دڵمان خەیاڵمان نابێ ئینسانی مسلمان لە ئاستێکا بوەستێ، نابێ نوێژێکی وەکو نوێژێکی تری بێ، نابێ ڕۆژوویەکی وەکو ڕۆژوویەکی تری بێ، ئەبێ ڕۆژانە ئرتقایەکی ذاتی کردبێ. واللهی زۆر کەس سەیری جەژن ئەەکەم بۆ مسلمانان واجبە لە سەریان ئەبێ بخۆن. واللهی ئینسانی مسلمان ئەگەر تەواوی چێژی لە ڕۆژوو هەربگرێ واللهی هەموو عمری بە ڕۆژووە. بۆی ئەم خوا عەزیمە ڕۆژێکی داناوە ئیلا ئەبێ ڕۆژەکانیان بشکێن. بەس ئێمە حیفەکە لەوایە کە ئێمە ئەو چێژەمان وەرنەگرتووە. واللهی ئەگەر نەحەزیشمان ئەکرد ڕۆژی جەژنیش بە ڕۆژوو بێن ڕۆژەکان بنەشکێن. بۆی ئینسان طەبیعی بێتەوە جەژن دادراوە کە ئینسان واجبە لەسەری بێ بە ڕۆژوو نەبێ و ڕۆژەکەی تیا بشکێن. داوا ئەکەن لە ذاتی پاکی پەروەردگار خۆی بۆ خاتری گەورەی خۆت بۆ خاتی ناوە جوانەکانت سفەتە بەرزەکانت یا ڕەبی خۆی چێژ بخەرەوە ناو عیبادەتەکانمان، یا ڕەبی خۆی چێژ بخەرەوە ناو ڕۆژەکانمان، یا ڕەبی خۆی گیان تاعەت و عیبادەتی ڕەمەزانمان لێ قبوڵ کە، یا ڕەبی خۆی تاعەت و عیبادەتی ڕەمەزانمان لێ قبوڵ کە. خۆی بۆ خاتری گەورەی خۆت ئارامی بخەرە دڵمان، ڕەحەتی و ئاسوودەیی بخەرە دڵمان، یا ڕەبی خۆی ئارامی بخەرە ناو ماڵمان، ئارامی بخەرە ناو وڵاتمان، ئارامی بخەرە ناو گۆڕەکانمان. خۆی بۆ خاتری گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە. یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت لە گوناهی دراوسەکانمان ببورە، لە گوناهی ئەهلی گەڕاکەمان ببورە. یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت ئەو کەسانەی لەم مانگا بە ڕۆژوو نەبوون خۆی هیدایەتیان بدە، خۆی چێژی ڕۆژوو دینداری بخەرە ناخیان. یا ڕەبی خۆی ئێمەی ئەهلی مزگەوت خۆی لێمان قبوڵ کە یا ڕەب العالەمین تاعەتەکانمان لێ وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی ئێمە هەڵەو کەم و کوڕیمان زۆرە بەڵام هەمیشە یا ڕەبی خۆی چاومان لە ڕەحمی تۆیە، تو گەورەی خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمانە بجۆڵێرەوە، تو گەورەی خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمانە بجۆڵێرەوە، تو گەورەی خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمانە بجۆڵێرەوە. یا ڕەبی خۆی گیان ئێمە عەبدانێکین زۆر گوناه ئەکەین، یانزەمان گوناهمان بۆ تۆ بەرز کردوێتەوە، بەڵام وەڵڵاهی پەروەردگارە بەدڵ هاتوێنتە ناو مزگەوتەکەی تۆ، بەدڵ هاتوێنتە ناو مانگی ڕەمەزانت، بەدڵ نوێژەکان بۆ تۆ جێبەجێ ئەکەین. دەیا ئیلاهی خۆی عەفومان کە، یا ڕەبی خۆی تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە، ذیکر و ئەورادەکانمان لێ قبوڵ کە، تەراویح و ویترەکانمان لێ قبوڵ کە، قورئان خوێندن و ختمەکانمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خۆی نزیکمان کەرەوە لە خۆت، خۆی نزیکمان کەرەوە لە خۆت، خۆی نزیکمان کەرەوە لە خۆت. یا ڕەبی خۆی لە گوناهی عولەمای ئەم شارە ببورە، لە گوناهی ماوەسەم لە عوسمان ببورە. یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت فەقیەک لەم فەقیانەی کە لێرە زۆر خزمەتی کرد یا ڕەبی خۆی ئێستا وەفاتی کردووە داوات لێ ئەکەین لە گوناهی ماوەسەم لە بەختیار ببورە. یا ڕەبی خۆی دەرەجاتیان عالی کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت خۆی بەرەکەت بەسەرمانە ببارێنە. تو گەورەی خۆت ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین، خۆی ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین. یا ڕەبی خۆی محتاجی نامەردمان مەکە، زەلیلی سەر جێگەمان مەکە، لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، خۆی لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ. یا ڕەبی خۆی لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ. یا ڕەبی خۆی بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە، بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە، لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە، بمان کەرە دراوسێ ئەو لە بەهەشتا یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمين.